ناوم پاداش پشکۆیە تەمەنم 14 ساڵە نزیکەی 4 ساڵ دەبێ لەگە بابم ئیشی زی و زێر دەکەین لە مەکتەبێمە نەحتاکو دانی نێورانێ دانی نێورانەکەش دێنەوە دوکانەکە و لە دوکانە دەبین کاری ڕۆژانەمان دەکەین مەسەن دەبینی ناو نووسینە ناو بڕینە یاخود لەحیما یاخود زیوتاوانەوە شتیوالەیە ئەو ئیشانە دەکەین هەتاوەکو ئێوارەکە ئێوارانیش ساعت 6 قەپات دەکەین بەخۆی دوونەوە زیوی تورکی و زیوی ئیتاڵی هەیە ئێستا زیوەکانی مە تورکینە چکۆم نایم باشترینیانە مەسەن زیوە ئەو پەپولانە ئێسانێ ئەوانەی کە زۆرتر مۆدیلن ئێستا من شانازی بۆ یەکەم کەباب نەبووتە ڕێگر لەوەی کەم بێمە دەرێ ئیش بکەم لەگەری دەنە باڵکو نانی کە گوتم با بە حەزن بێمە ناوشێ بکۆ زیاتر یارمەتیدام چکۆم ئەوە وەکو هەنگاوکە وەکو دەستپێک کە لە بۆ ئیشەکەم کە بە یارمەتی با متانین بێم ئەگەریش نەمان دەتوانی زیوەکەمان کەتاوەندە و کردمانە قالب لێکوانە لە مەچینە دەدەین لە مەچینەماندا تەختە چۆچۆ لێ دەدات سێوجە بەکەی فۆخۆتە گەیستەکەیتەن ئەوە جیهازی ناونووسینە لێزەرە مەسەن ڕۆژانە بلاکە دەستبەندە یاخود حەڵقەیە هەر شتێک وەکو تەختەیە یاخود هەر شتێک بیتن بەوەی دەنووسرێتن ڕۆژانە زیاتر ئیشمان لەسەرەوەیە ئەو ناوانەی پێدەبڕێتن و تەبعیش دەکرێتن وەکووەی ئینسان خۆشە لە حیاتی سنعاتی بزانیتن بەس ئەوە نییە بەس پیاوە بێتە دەرێ ئیش بکات یاخود بەس کوڕ بێتە دەرێ ئیش بکاتن ئەو دەچێ با کچەکانیش بێن ئەدی مەسەن ئێستا نمونەک یەک کچێک بێت دەرێش بکات کچەشکە بۆی وڵاتیش پێش دەکەویتن بەخێر بێ وەستا دەخوای بەس وەڵای ئێستا دەگەڕێتە کەس خۆ بەس نابێت لە ماڵ دانیشتن ئەوە قابل بشوە ئیشی بکاتن نانی ئیشی ناو ماڵێ بکات با بێتە دەرێ ئیشەکی بکات سنعاتە چێ بتن با بخێنی بشکێنی